تەواو نەکردن و پشتگوێخستنی دووسایدکردنی شەقامی کەلار سلێمانی جارێکی تر هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی کەلاری هێنایە دەنگ و بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگاکەیان بەڕووی هاتوچۆی ئۆتۆمبیل و هاوڵاتیاندا داخست. ئەمڕۆ وەکو ناڕزایەتیە کەستاین بە داخستنی ڕێگەی نێوان کەلار سلێمانی بە مەبەستی تەواوکردنی ڕێگەی نێوان کەلار سلێمانی لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا گەورەترین خێزانی کەلار ببنە قوربانی ئەم ڕێگەیە. 30 ساڵە ئێمە یعنی ئەم ڕێگەیە نەیانتوانیوە تەواوی بکەن. لە ماوەی ئەم 30 ساڵەدا هەر ساڵێکی 4 کیلۆمەتریان کرا 120 کیلۆمەتری نێوان کەلار سلێمانیان تەواوە کرد. ئێمەش هاتوین بۆ ئێرە بۆ وەکو ناڕزایەتیەک کە حکوومەت بێ بەدەم داواکاریەکانی خەڵکی گەرمیانەوە بۆی چیتر عزیزەمان لەدەست نەدەین. بەداخەوە ئەڵێم کە ئەمە عیبێکی و شەرمەزارێکی گەورەی بۆ دەسەڵاتی کوردی کە لە دوای 30 ساڵ نەتوانێت شەقامێکی دووسایدمان بۆ دروستکە کە ئەگەر لە ماوەی ئەم 30 ساڵە ئەگەر هەست بە ساڵێک 6 کیلۆمەتری قیرتاو بکردایە ئەوە ئێستا ئەم جادەیە تەواو بوو. هەر چەندێک شەرمەزاری بۆ دەسەڵاتی کوردی 100 هێندە شەرمەزاریە بۆ بەرپرسانی گەرمیان کە ئیدارەی تاڵانی و دزی لەم ناوچە و لەم دەڤەرە ئەکەن نەوتی گومرکی باجی ناوخۆ هەمووی ئەچێت ئەگەڕێتەوە بە حکوومەت لە بەرامبەرە کەمترین خزمەتگوزاری ضرورەت بۆ خەڵکی ئەم دەڤەرە ناکەن. پێویستە حکوومەت کۆتایی بەمە بێنێت ئەو ناکرێت بەشێکی زۆر خەڵک لەم شارە بۆتە قوربانی ئازیزانمان لەدەستدا. من خۆم کە سوکاری یەکێک لەو قوربانیانم کە لەسەرم ڕێگا ڕۆیشتووە و پێویستە چیتر جەرگی دایگان نەسووتێ و مناڵان هەتی و نەکەون گەنجەکانمان لەدەست نەچنە سەرم جادەیە. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک هاوڵاتیان و چالاکوانی مەدەنی هاتوین خۆپشاندانمان کردو و شەقامی کەلار سلێمانیمان بەستووە بۆی کە ئەمە 30 ساڵ دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ئەم جادەیە چاکە. بەداخەوە ئەم ڕێگا بۆتە ڕێگای مەرگ دەسەڵاتی کوردی باکی نییە بە خوێنی گیانی هاوڵاتیانی گەرمیان. بەداخەوە سەرۆکی حکوومەت بۆ کردنەوەی سایلوەیەک لە ڕێگای سەنگاوەیە ناوێت بەم جادەیە بڕۆژێکی سەرۆکی حکوومەت بە کۆپتەرێت بۆ کەلار بۆیە ئێمە ئەم ڕێگەمان بڕیوە بۆ ئەوەی دەسەڵاتی کوردی بێت سەرخەت تاکو کاتێک کە دێنە سەرخەت ئێمە ئەم ڕێگاگرین و ڕێگا بەرنایێت. زیاتر لە 9 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەم شەقامە کە درێژیەکەی 167 کیلۆمەترە تەواو بکات. بۆ دووسایدکردنی شەقامەکە تا دەربەنیخان پرۆژەکە پێویستی بە 7 ملیار دینار هەیە، بەڵام تەنیا 10 ملیاری بۆ تەرخان کراوە و تا ئێستاش ئەو بڕە ڕادەستی بەڵێندەر نەکراوە، بۆیە پرۆژەکە زۆر بەسستی کاری تێدا دەکرێت. دیارە کێشەی سەرەکی ئەم پرۆژەیە ڕاستی لە سەرەتای دەست بەکاربوونەوە تاوەکو ئێستاکە کێشەی قەیرانی دارایی بووە کە بەهۆی ئەوە نەتوانراوە وەکو پێویست بودجەی بۆ تەرخان بکرێەوە ئەو بودجەیەشی بۆ تەرخان کراوە نەتوانراوە بۆ بەڵێندەر خەرج بکرێ بە شێوازێ بۆ کە ساڵی ڕابردوو 2021 ئێمە داوای 7 ملیارمان کردە بۆ پرۆژەکە و پلان و بەرنامەشمانەوە بووەکەەوە 7 ملیارە خەرج بکرێت و پرۆژەکە 100% تەواوکەین بۆ نەورۆزی ئەم ساڵ. بەڵام بەداخەوە لەو 7 ملیارە تەنها 10 ملیار تەرخان کرا و ئەو 10 ملیارێشە تاوەکو ئێستاکە 8 ملیاری بۆ بەڵێندەر خەرج کراوە کە ئەمەش بۆتە هۆی تەواو نەبوونی پرۆژەکە لە کاتی خۆیدا و ئەو گیر و گرفتانە دروست ببێ. بەهۆی سەرف نەکردنی پارە بۆ پرۆژەکە 24 کیلۆمەتری ئەم شەقامە بە 7 ساڵ تەواو کراوە و لە ئێستاشدا تەنیا لە 155 ئەو بەشەی کەماوە و درێژیەکەی 41 کیلۆمەترە تەواو کراوە. ئەگەر حکوومەت ئاوڕێکی جدی لەم شەقامە نەداتەوە هەموو ڕۆژێک گەرمیانیەک تەرمی ئازیزێکی لێرە هەڵدەگرێتەوە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.